کۆمەڵەی قوربانیانی کیمابارانی هەڵەبجە بە هاوکاری ڕێکخراوی ICMP کە تایبەتە بە گەڕان بە دوای ونبوواندا پرۆژەی ڕووپێوی ئاماری ونبوانی سنووری پارێزگای هەڵەبجەیان ڕاگەیاندووە. سەرۆکی کۆمەڵەکەش دەڵێت ئەمە یەکەم جارە لە ئاستی دەرەوەی یەرێمی کوردستان ڕێکخراوێک ئامارێک لەبارەی ونبووانەوە بدۆزێتەوە. دەژڵێت پرۆژەکە ئاماری ونبوانی شەڕی ئێران و عێراق و ئەنفالی هەڵەبجە و کیمیاباران و ونبوانی شەڕی ناوخۆ وەردەگرێت. ئەو خەڵکانەی کە ونبوویان هەیە بێن سەردان بکەنەوە. ئەمە یەکەم جارە لە ئاستی دەرەوەی هەرێمی کوردستان ڕێکخراوێکی گەورە بەم شێوە بێت ئاماری ونبووان بکات کە چونکە دەیان جار ئەم ونبوانە ناویان نووسراوە و بتوان بڵێم ژمارەیەکیان سمپڵیان لێ وەرگیراوە، بەڵام ئەمە ناکاتە ئەمەی کە ئێستا خۆشبەختانە ئەم ڕێکخراوە تا ئێستا 19,000 کەسی بە کەسوکاری ئاشنا کردوێتەوە. دەیان جارە وڵدراوە ئامارێک لەبارەی ونبوانی هەڵەبجەوە بە فەرمی ڕابگەێنرێت، بەڵام تا ئێستا نەتوانراوە ئەو ئامارە کۆبکرێتەوە. ژمارەی ونبوانی ڕووداوەکانی هەڵەبجەش تا ئێستا نازانرێت. لە ڕێگەی سێ بنکەشەوە لە خوڕماڵ و سیروان و هەڵەبجە کەسوکاری ونبووان دەتوانن ناوی خۆیان تۆمار بکەن بۆ سۆراغی کەسوکار و ڕۆڵەکانیان، هاوکات بە گەشتبینیەوە ناوی خۆیان تۆمار دەکەن. هیواخوازن هەواڵێکیان لە کەسە ونبووەکانیانەوە پێ بگات. هەندێکیان تا مەزرۆی ئەوەن هیچ نەبێ هەواڵی مان یان نەمانی کەسوکارەکەی بزانێت. ئێمە دوو کەسمان گوم بووە لە گەڕانەوەیان لە کاتی ئێران لەگەڵ کۆمەڵی خەڵکی شاری هەڵەبجەیە کە دایکم و برایەکمە کوڵینەڵێ هیچ سوراخێکی مانەوەی ژیانیان نییە و جێگای ڕووپاتەکانیشیان دیار نییە. من باوکم ون بووە لە شەڕی ئێران و عێراقا لە 82 تا ئێستا خۆم 6 مانگ بووم. ئیتر ئێستا هاتووم ئەڵێن سۆراغ و شتیانەکەن هیچ نەبێ هەر ڕووفاتەکەیشمان بۆ بێنەوە ئیتر باشترە بۆ ئێمە لەوەی کە هەواڵی نەزانین بزانین ماوەیان مردووە. لە ساڵانی ڕابردوودا ژمارەیەک منداڵی ونبوو بە کەسوکارەکانیان شاد بوونەوە، بەڵام بەهۆی گومان لە پشکنینی بەشێکیان ئێستا ڕێکارە یاسایەکانی گەڕانەوەی مناڵە ونبووەکان لە